د سبارت اف خوانشاندان و مانگرتنا ماموسا و فرمانبرین سلیمانی زیادتر آگهیان بدما آوات زانیاریان زیادتر الجمعه چه هنه؟ والله کاژین من ئێستا لە ناو کەمپی کۆنی زانکۆی سلێمانیدام دیارە لە کاژمێرنەوەی بەیانیەوە بەشێک لە مامۆستایانی زانکۆی سلێمانی و هەروە فەرمانبەرانی زانکۆی سلێمانی بایکۆتی دەوامیان کردو و هەروەها نەچوونەتە هۆڵەکانی خوێندنەوە مامۆستایان ئاماژە بوو ئەوواکەن کە یادداشتێکیان بەرز کردوێتەوە کە لەو یادداشتەدا پشتگیری خوان بۆ مامۆستایانی پەروەردە دووپات کردوێتەوە ئاماژە بوواکەن ئەگەر چینێکە بێ موچەی سێ مانگی وەرنەگرت بێ ئەوە مامۆستایانی زانکۆی سلێمانی و مامۆستایانی زانکۆکانی تریش موچەی چوار مانگیان وەرنەگرتووە و ئاماژە بوواکەن ماوەی 2 هەفتەیە ئەمان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە نەچوونەتە هۆڵەکانی خوێندنەوە و بەردەوامیشە بن لە بایکۆتکردنەکان من بۆ قسەکردنی زیاتر مامۆستایەکی زانکۆم لای ئێوە ئەمڕۆ پەیامتان چی بوو و ئامانجتان چیە لەم گردبوونەوە؟ سپاس دەکەم وەڵڵا من بەخێراتنتان دەکەم سپاسان دەکەم بۆ ڕووماڵە من ئەبێ جەنابەت بوەستی لەسرم سپاس ئێوەکەم کە ئەوە هەناسەی خەمساردی هەناسەی غەم هەڵکێشین بەرامبەر ئەم کردارە کە ئەم حکومەتەی کات هە بەڕاستی ئێمە وەکو ئەکادیمی هەموو حدودەکانیان بەزانەوە هەموو حدودی مراعات و نیشتیمانپەروەری و وڵاتیان بەزانەوە بۆ نمونە لە هەموو عالەمانیە وڵاتێک وڵاتی نەوت بێ ملیاراتی هەبێ و دانیشێت ئیهانەی دانیشتوانی خۆی کات هاو نیشتیمانیانی خۆی کات مۆچە خۆرانی خۆی کات و پارە نەدات ئێمە ئەی خوێنینەوە وازە حەشتەکە ینی بێم نەتن لە خەڵک حتا لە مؤسسەی جامعی ها ناکرێت بەڕاستی لە شوێنان هەموو سیاسەتمەدارانیان لێرەوە فکر وەرەگرن لێرەوە ڕێی وەرەگرن لێرەوە ڕاو بۆچوون وەرەگرن بەس لێرە حسابت بۆ ناکەن یعنیەوە پەیامی منە و دووهەم من نەمدیوە لە هەموو عالەما تۆ شەریکی سیاسی بە شێوەیەکی زۆر هەمەجی و ناشرین وەگەوەی لەگەڵ دکتۆر یوسفا کرا بکرێن بەڕاستی ئەمە ناشرین ئەم قەومە گەر زیندوو بێ قوبوڵی ناکە نابێ قوبوڵی کەیت چونکە تەواو ینی حتا لە عشایرگەرێتیان ئێمە لە جێی شاکاتی خۆی کە حکوومەتی عێراقی بوو ئەیانۆ دەگەرەی شێژێر دەستت بوو نابێ بیچەوسێنیتەوە کاتێک کە ئەسیر بوو نابێ بیکوژیت کاتێک کە زژدە نابێ فەقیری خێ ئەو هاو نیشتیمانی خۆی فەقیرە خات یعنی ئەو باشترین دلیلە کە ئەم حکومەتی هەرێمە ئیهانەیە بۆ حکومەتی کوردی یانەیە بۆ هەموو کورد ئیهانەیە بۆ هەموو کوردستان بەڕاستی باز لەوە کرێکە ئەگەر هەیە خوێندن لە پارێزگای سلێمانی ئەم ساڵ بڵێن حساب نەکریا خۆ ڕەت بکرێتەوە ئێوە مامۆستایانی زانکۆ ترسان لەوە نییە کە ئەم ساڵ خوێندکاران بێبەش بکرێن لە ساڵێکی خوێندن وەڵاهی جارێ ئەوە زووە چونکە ساڵانی کەش لەبەر ئەم وڵاتە استیقراری سیاسی نییە لەبەر استیقراری سوڵتە لەبەر بەهەدەردانی سەروەتی ئەم وڵاتە بەڵێ هەبوو جاری وایە بەهۆی قوتابیان و خوێندکارانەوە دەوام وەستاوە مانگمانگونی و تەسەوری ئەوە ناکەین ئەگەر بش بێت بڕوان ناکەین ئەو جورەتەی جامعی سلێمانی و خەڵکی سلێمانی بەهەدەر بدرێ بەڕاستی ئەگەر ئەوانیش بیکەن ئەوانی مناوی و ئەوانی کە ترسنۆکن و جورەتیان لێ بیکەن نابێ خەڵکی کوردستان قوبوڵیکە نابێ حزابەکانی کە لە حیزبی سوڵتە و کە هەموو پاری گرتووە دەست قوبوڵ کرێ بەڕاستی چونکە ئەوە ئیهانەیە بۆ هەموو خەڵکان وە چاواشەکردنە و خۆڵکردنە چاوی خەڵکە تۆ لە هەولێر ملیاراتت هەیە 1 ملیارت هەیە لە مانگێکە و پاری خەڵک نادەیت و خەڵک زەلیلەکەی یعنی ئەفسە دەرەجات یعنی هەموو حدود بەزێنراوە و هیچ ئینتیمایەکی وەتانی و نیشتیمانی نەماوە بۆ کۆمەڵانی کاواکەن سپاس من ئەمەوێ مامۆستایەکی تر قسەمان بۆ بکات لەسەر مامۆستا عەزیز نەبێ وەکو نوێنەری مامۆستایان ئێوە تاکەی بەردەوامە بن و ئەمڕۆ پەیامتان چی بووە پەیامتان ئاڕاستەی کێ کردووە؟ بەڵێ سەرەتا بەخێراتتان دەکەم سپاس بۆ ئەو ڕووماڵە ئێمە وەکو مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی ماوەی 2 هەفتەیە بە شێوەیەکی هێمنانە دوور لە هیچ بارگرژیەک بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کردووە ئەمەش بەهۆی ئەو ڕووداوە ناخۆشانەی سەرەتا کە لە وڵاتە ڕوودەدات وەکو حاڵەتێکی گشتگیر و حاڵەتی دووەم وەکەوەی کە بارودۆخ و ژیانی مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆ و وڵات بەگشتی لە وەزعێکی خراپدایە بەهۆی ئەوەی کە فەرمانبەر مامۆستا کارمەندی ئەم وڵاتەوە ڕاهاتووە کە پشت ببەستێ بە موچە بەهۆی ئەوەی کە دەوامێکی زۆری هەیە و مەجای کارکردنێکی تری نەبێت بۆیە ئێمە وەکو فەرمانبەران و مامۆستایانی زانکۆ ئێستا ماوەی 4 مانگە موچەمان وەرنەگرتووە و ئەمڕۆ لە کاتژمێر 9 بەیانیەوە بڕیاردرا لەوەی کە بایکۆتکردنەکە لە نەچوونە هۆڵەکانی خوێندنەوە ببێ بە مانگرتن و کۆبوونەوە لە ناو کەمپەکانی زانکۆدا تاکەی بەردەوامە بنەوە بڕیارە مانگرتنەکەتان بشکێنن ئێستا ئەمڕۆ لە کۆبوونەوەی نوێنەری فەرمانبەران و مامۆستایاندا و بە ئامادەبوونی مامۆستایان تێکڕای مامۆستایان و فەرمانبەران لەسەر ئەوە بڕیاریاندا کە بایکۆتکردنەکە بەردەوام بێ و نەچنەوە هۆڵەکانی خوێندن و
بەڕێوەبردننی ئیش و کارە ئیداریەکان. بەڵێ. وەکو مامۆسایەکی زانکۆ ڕاتان چێ لەسەر ئەوەی کە ئەوترێت ترسی ئەوە هەیە کە خوێندن لە پارێزگای سلێمانیان ڕابگیرێت بەهۆی ئەوەی کە ماوەیەکی زۆر بایکۆتی وڵەکانی خوێندن کراوە. حالبەتە و حاڵەتە زۆر شتێکی مەلموز لە بەردەستانیە تاوەکو قسەی لەسەر بکرێت ئەوان ئەگەر قسە لەسەر ئەوواکەن بیانەوە بە چ ڕۆژدەوام نەکردنی خوێندکار و مامۆستا و فەرمانبەر لە وڵاتە دەوامیان ساڵێکی خوێندن دوا بخەن ئەوە ئەوان 20 ساڵ 25 ساڵە لە حکومان بەم 25 ساڵە هیچ شتێکیان پێ نەکراوە کەس نەیتوانی خۆیان لا بەرێت لەسەر ئەوەی کە 25 ساڵە لە حکومەتان ێساکە لەسەر 40 ڕۆژ دەوامکردن ناتوانن ئەو کارە بکەنەوە هەنگاوێکی هەڵەی مەترسیدارە کە تا ئێستاکە هێڵی مەترسیدار لە وڵاتە زۆر پەڕێنراوە بەڵام ئەم جارە ئەوە شتێکی زۆر مەترسیدارە من بەش بە حاڵی خۆم نەو بڕواایانیم کە بتوانن شتێکی لەو بابەتە بکەن تەمەنا ناکەمەوە ڕووبات چونکە ڕوودانی ئەوە کارەساتی گەورەتری لێ دەکەوێتەوە. بایکۆتەکەمان بەردەوام ئەم هەفتەیەش مامۆسایان و فەرمانبەرە. بەڵێ کاشین وەکو مامۆسایان ئاماژیان پێکرد لە بایکۆتەکان بەردەوامە بنە تاوەکو وەکو مامۆسایانی پەروەردە سەرجەموچەکانیان وەرەگرن و ئامادەنین بچنەوە هۆڵەکانی خوێندن. بەلەسپاس بۆ پەیامنێری ماوات محەممەد کوژ سلێمانی دیێلمەدا بێ